ڕۆژانە پتر لە جارێک سەر لەگەڵ ڕیچۆڵی ئاژەڵەکانی دەدات. بێبارانی و میراتیەی کۆتایی پێهێنا کە ساڵەهای ساڵ بوو لە باب و باپیرانیەوە بۆی بەجێما بوو. ئێستا تەنیا شتەگەوی بە گوندەکەی و بەستوەتەوە مریشکەکانیەتی. قوربان سەد سەر حیوانمان بوو و بۆ نێوشکە ساڵ و بێ لەوەڕێەوە سەد تاقەمەڕێکم لێ لە حەوسە بچمان فرۆست نە لەوەر بوو نایە کابوو نەجوو معیشەتی گرانە حیوان زۆر قورسە دەری ناکا بۆ نەوشکە ساڵی بێبارانیەوە لە دەی دوو فرۆست یەک مەرماسە لە حەوسانی ئەوەی من وەبێرم بێ هەر حیوانم بووە بەسە حیوانم یەک مەرم لە حەوسانی وەبێرەوەری من بێ خەریک حیوانداریم و حیوانم بەخێو کردە ئێستا مەرە بێژی لە حەوسانەمە بۆ نێوشکە ساڵی و بێبارانی و بێ لەوەڕی جۆ گرانە کانی لەبەرەوە فرۆستمە. عومەر بیر لەوە دەکاتەوە بە یەکجاری گوندەکەی بەرەو شار بەجێ بهێڵێت. ئەو گوندەی زیاتر لە 50 ساڵی تەمەنی تێیدا بەسەر بردووە چونکە نە پارچە زەویەکی کێڵدراوی هەیە و نە ئاژەڵ. بەیانیان ئێوارانی مەڕوان هاومان و ئام لەم حەوزانە ئایان خواستە حیوانمان نەما حەوزەکە وشک و برین وەڵا نەفسی حەفسیم ئەوەنە بێتاقەتمە تا بێژی حیوانی هە لە ماڵەدا هیچ نازایتی چیتە ئەو لای ماڵە ئەم لای ماڵ تێتەوە بوومە جاران من حیوانم بوو وەلیام خەریک مەشغوڵ بووم و حیوانم حیوانداری زۆر خۆشە بابزان ساڵانە مەقتەیمە دۆمان بوو ماسمان بوو کەرێمان بوو ڕۆنی بوو ئێستا ئیمساڵ هیچ نییە هیچ ماسە کڕێ هەیە فرۆشی هەسی مەسەلەن 200 سەتی لا سەتی فرۆشتە گشتی بنبەر نەکردەوە ئێمە هیچمانێ لا نەنە یەک مەرمانەمە لە حەوز. ئەمە یەکێکە لە وەرگە بەهاریەکانی گەرمیان زەویەکی ڕووتەڵە و تین و ئێستا مانگی نیسانی 2022 کاتیەوەیە سەوزەگیا وەک فەرشێکی گوڵگوڵین زەویەکە داپۆشێت. بەڵام ئەوی وشکە ساڵیەوە بووەتە گۆڕەپانی برسیکردنی ئاژەڵەکان. 20 ساڵێک حیوانداریم هەتا ئیستا ئیتر وەختەوەی بینی قەسەم یاتەک بیفرۆشم لێتی پەرەش ناکە بیفرۆشیت ئەی وەڵای لەوەڕ نییە بێزار بینە لە خۆمان پارەکە لە ئەمساڵ باشتر و بە وەڵای بۆ باش و خەلە بوو فەلاعدەمان سند ئەماکردە نای خەلەی خۆمان بوو ئەمان داوا دەمیەوە باشتر و ئیسا نە خەلە هەیە نە لەوەڕ هیچ نییە 350 سەرمان بوو ئیسا 150 سەریما یانی 150 200 فت فرۆشتمانە شوان کوانە بەخوا نەما مەگە گەین خۆی بێنە نەوەڵا شوان نەما شوان ئەی وەڵای لەبەرەوەی حیوان نییە و کەدش عرب مەگەر عرب بێری عرب هەیە بێژم عربی دیێری هەیە. لە گوندێکی دیکەی گەرمیان ئاژەڵدارەکان ناچار بوون باوی بیریا بۆ ئاژەڵەکانیان سەوز بکەن و تێریان بکەن. ئەمەش تەنیا ماوەی مانگێک گرەوی لەسەر دەکرێت چونکە ترسی وشک بوونی بیرەکانیان هەیە. لەسەر بۆش نەمای لەسەر سکەش نەما حەکەدا یاچیمان پیادێ داران ئەم دێ وای داین با 2000 سەر حیوانی پیاوە ئیسا 1000 سەر حیوانیەتی ئیسا 500 سەر حیوانیەتی بۆ نێ وشکە ساڵی بوو توانای وەخێوکردنی نەماوە جار نییە لێرا هیچ جارێک نییە ئیسا ئەم تۆزە سەوزیە ئەم تۆزە سەوزیە تۆی بینی ئەوە سۆندەکەیە و ئەو تۆزە سۆندە ئەم تۆزە سەوزیە پیا کردی ئاوێگات لەبەرەوە تا ئەوە مەجاڵێک بوو جار شارە زور دەرچوو یا تۆزێ منتیقەی کوێستان و ئەو ناوە پێنجێن و ئەو منتیقانە لێر چوار تا تۆزێ هینی سەرمای نەما حیوانەکانی بووە بۆی ئەم سەرش حیوانەکەەوە نەزعیفە بەرایەمەوە بەرخمانە ئەو سا مەگەر خوا بزانە چەنە جۆمان کردووە قوڕی خۆی و دایکە سەری و بەرخانەکە بزان حالی و بەرخانە چۆنە دووبارە هەمێ ئەوە جۆ پەروەردەکەینەوە ئەیتریشی تیان نامێنێ بۆ ئێمە حالی داگیەکەمان پێ بڕێ ئێستا خەڵک لێرا خۆی حازر کردو بۆ کشتی بیفرۆشێت. زۆربەی هەر زۆری چەم و جۆگە و جۆبارەکان لەم ناوچەیە وشک بوون. برسێتی و تینوێتی ئاژەڵەکانی دوو پرسیارن کەم شوانە ڕۆژانە بە ماندووبوونێکی زۆر وەڵامیان دەداتەوە.
ئەم چەمە لە پشتی منەوە پێرا پارەکەش هەتا پار هاوینش ئاو ڕێکردەتێ هەتا پارەکە پەڵەداوەتی ئاو ڕێکرد لەم چەمە ئەی دەیزە ناعوری شەکەنی من خۆم ئەوە ناعورێکمە لەوێ وە بۆ ڕێچوو بۆ بانە زەوشکی کردە تکەیتیانی خۆی هەروە بێ ماتۆڕە ڕۆی بۆ بانە ئەوەتە لوێ کەندمانەوە لێەوە ڕۆی ئەو بانە ئێستا تکاویتیانی چک ئەوەسە ناعورێکنیا چەند متر قوڵە لێ ئەو سادایەتی لە ئاو ئەیدە ئەو پارەکە پاییز مانگ یانزە ئاو بەهۆسی خۆی ئەوە جەوەکێتی ما ڕێخی لە بنێو کۆنەوەڵیان زەرعاتیان پێکرد لێ ئێستا ئاوی تکتیانەما وەشکێ کرد بێ لەوە ڕێ دەدی ئەم 2 ساڵە 2010 بینیوە لە 2010 و ئەم 2 ساڵمە بینیوە چەند ساڵ و زمانە شوانم ئەم 2 ساڵمە ئاوا بینیوە 2010 ئیمساڵ و پار ئەم 3 ساڵە ئاوا بێ لەوەڕ ئەمە 24 ساڵە من خۆم شوانم سیوام نەبینیوە لە ساڵی 2002 لە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان 68,000 خاوان ئاژەڵ هەبوون بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی عراق بە هەزاران لەو ئاژەڵدارانە وازیان هێنا و بوونە موچەخۆری حکوومەت و نزیکەی 20,000 ئاژەڵدارمان ماون کەچی ئێستا ڕێژەکە لە گەرمیان کەمتریش بووەتەوە ئامارێکی دیکە ئاماژە بە مەترسیەکانی دوورکەوتنەوەی خەڵکی ناوچەی گەرمیان دەکات لە ئاژەڵداری کەویش پرۆژە نوێیەکانی ئاژەڵدارین بە پێی نوێترین داتای دەستەی ئاماری هەرێمی کوردستان لە ساڵی 2010 و 2019 و 2020 چوار پرۆژەی بەخێوکردنی مانگا و مەڕ و بزن و گۆلکی شیردەر لەو ناوچەیە دروست کراون لە کاتێکدا لە پارێزگای سلێمانی لەو ساڵەدا 107 پرۆژە و لە پارێزگای هەولێر 248 پرۆژە و لە پارێزگای دوهۆک 206 پرۆژە بوون. دوو کاریگەری تریش هەبوو لە پرۆسەی 2023 ڕوخاندنی ڕژێمی بەعز کردنە پۆلیس زۆر هەبوو ینی ئەوە بوو شوان نەما بەدەست دااتیگەن ئەوش کاریگەری لە سەرتاوە لێو دەستی پێ کرد هەموو شوان وەمانە نەمان ئێسەیش ینی حساب کە ینی بەڕاستی تعریبێکی ناڕاستەوە خۆی ئێسا هەمووی بنەڕان ئەگەر ڕۆیشتون هەمووی عەرەبە ینی ڕاستە خاوەن ئاژەڵەکە کوردە بەڵام بە دووکتی و ئەمانە لەگەڵ عەرەبەکانە لەوێ بەخێوەکە لە منطقەی گەرمیان ڕاستە پرۆژەی لێ نییە پرۆژەی مۆڵەت ڕێپێدراوی پێ نییە بەڵام زۆر پرۆژەی تایە لە منطقەکانە کە بەبێ مۆڵەت ئەو کەسانە پرۆژەیان دروست کردووە و ئێمە وەکو وەزارەتی کتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە 2-3 ساڵی ڕابردوودا گرنگێکی زۆرمانداوە بە هەموو کە بڵێن سێکتەرەکانی کتتوکاڵ بە تایبەتیش ئاژەڵداری بەداخەوە ینی لە گەرمیان بەو شێوە پرۆژە گەورانە نییە بەڵام ئێمە بەردەوامین لەسەر هاندان و لەسەر کار ئاسانیکردن بۆ هەموو ئەو کەسانی کە بیانەوێ ئەو پرۆژانە بنیاد بێن یاخووە بەرهێنان بکەن لەو بوارانە لە ناوچەی گەرمیان بۆ ئاژەڵداری پرۆژەیەکی گەورە پرۆژەیەکی استراتیجی ئێستا لە ئارادایە و ڕەزامەندی وەرگردەوە هێشتان بەس ئەوە ماوە ئاژەڵەکانی بێنین بریتە لە 660 سەر مانگە لەگەڵ کارگێکی شیرەمەنی یعنی ئەم پرۆژە کە بکرێت ئەتوانێت شیرەمەنی ئەم ناوچە گشتی دابین بکات ناوچەی گەرمیان هەروە لە ڕووی ئاژەڵەوەی ئاژەڵ ئەمە لە ڕووی ڕەشەوڵاخەوە ینی زیادە بێت. مەیدانی ئاژەڵان لە گەرمیان ساڵ لە دوای ساڵ گۆڕەپانەکە چۆڵتر دەردەکەوێت ئەمە ئەو دیمەنەیە کە نەگوندنشینەکان بەرگەی دەگرن و نەخەمی گۆشت و شیرەمەنی بازاڕیش دەڕەوێنێتەوە. هەرێمی کوردستان بەگشتی و ئەم ناوچەیە بە تایبەتی پشت بە گۆشتی ئاوردەکراو دەبەستن ئەمەش بەهۆی هەرزانی نرخی ئەو گۆشت و شیرەمەنیەی لە دەرەوە هاوردە دەکرێت. نزیکەی 5 ملیۆن سەر حیوان هەیە لە هەرێمی کوردستان بێگومان ئەمانە یعنی زۆر جار بەشی پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە ڕەنگە لە سەدا 55 پێداویستی ناوخۆ پڕکاتەوە بۆیە زۆر جار ئێمە پەنا بینە بەر هاوردەکردن بۆیە ئەوەش لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە لە پارێزگاکان کە ئەو بڕە دیاری ئەەکەن کە خۆیان دەیانەوێ هاوردەی بکەن ئیتر بە زیاتر بە شێوەی ئاژەڵی زیندوو هاوردەیەکەن. بێگومان لە هەر پارچەیەکی ئەم کوردستان ئەگەر ئاژەڵ کەم بێتەوە
یان هەر بارودۆخێک ڕوو بدا بێگومان کاریگەری ڕاستەوخۆ کاتە سەر سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان. ئەمجارە ئەم مشکە ساڵی ئەم دو ساڵی ڕابردووە وای لێ کردووە کە ناچار بن ئاژەڵەکانیان بفرۆشن بۆی بتوانن نیوەی تر بەخێو نیوەی ئەفرۆشن بۆی بەخێو ئەو نیوەگەتری بەخێوکەن لەبەر نەبوونی ئالیک و لەبەرەوە ئالیک زۆر گرانە بەڵام ئەوان پشت بە لە وەرگای سروشتیە بەستن و دانەوێڵەکە خۆیان ئەیچێنن جۆیە هەرچەند زۆر شارەزاییان نییە بۆ چاندنی وێنجە و ئەو بابەتانەیە ئێمە لەگەڵ ڕێنمایی هەوڵمانداوە تەسقیفیان کەین و ئاشنایان کەین بە بەدیل هەیە بۆ ئەو شتانە. ڕۆژی 13 نیسانی ئەم ساڵ جەلال نووری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان هەواڵە ناخۆشەکەی بە فەرمی ڕاگەاند و داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد بەهانەیانەوە بچن. بە گوتەی جەلال نووری زیاتر لە 145,000 دۆنم زەوی کشت و کاڵی زیانیان پێدەگات. کات لەسەر نرخی ئالیک دەکات بۆ ئاژەڵان و گوندەکان بیرەکانیان وشک دەکات و بەرەو چۆڵ بوون دەڕۆن. ئێمە وشکە ساڵی لە ئیدارەی گەرمیان ڕاگەێنین بە پێی داتاکانی بەڕێوەبەرایەتی کشتی کشتتوکاڵی گەرمیان زیاتر لە 135,000 دۆنم زیانی پێئگا و زیان بە بەروبوومی ماسی ئەگا زیان بە نرخی ئالیکەگات بۆ خاوەن ئاژەڵەکان و لە هەمان کاتە گوندەکان بیرەکانیان وشەکە و گوندەکان بەرەو ئەوە ئەچێکە چۆڵ بکەن بچن بۆ شەلانی کە ئاویان دەست بکەوێ لەلایەکی تریشەوە وشکە ساڵی مەترسی نەخۆشی زیاتر دێنێ لەگەڵ خۆیان وەکەوەی کە بەروبەرایەتی کشتی تەندروستی گەرمیان قسێ ڕووی لە بوونی سکچون و ڕشانەوە و نەخۆشی پێست و کۆمەڵێ نەخۆشی تر کە بە ڕێزان ڕەنگە دوای ئاماژەی بۆ بکەن ئەمانش جێی مەترسیە و لە هەمان کاتە لە وەرگا سروشتەکان نامێرێت. هەرێمی کوردستان ئێمە بەشی زۆری پێکاتە سەرەکیەکانی ئالیک هاورداکرێت لە دەرەوەی عێراق و بڵێن هەرێمی کوردستان بۆیە بەداخەوە ینی کاریگەریە کاتە سەر نرخی ئالیک لە دەرەوە بە تایبەتی فول سۆیا بە تایبەتی گەرمەشامی بە تایبەتی هەموو پێکاتەکانی زیادە ئالی کە بەکار دێنرێ هەتا مەسلەی ئەو پێداویستەکانی ڤێتەرنەری ئەمانە هەمووی گران بووە لە جیهانە لە منتیقەی گرمیان باران نەباریوە و پاوانی پێویست نییە بێگومان ئاژەڵداران پەنابەنە بەر هۆکارێکی تر بۆی کە چۆن بتوانن ئەو ژماری کە هەیەە پەروەردەی بکەن و خزمەتی بکەن. نزیکەی 570 گوند لە ناوچەی گەرمیان هەیە کە زۆربەی دانیشتوانەکانیان بە ئاژەڵداریەوە سەرقاڵن. بە پەیاماری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی گەرمیان نزیکەی 750,000 سەراژەڵ لەو ناوچەیە هەیە کە 595,000 مەڕ و 131,000 بزن و 1,800 ڕەشە وڵاغ و 2,000 گامێشن. بەڵام بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە گەرمیان پێشبینی دەکات ئەو وشکە ساڵیە بەبێتە هۆی کەمبوونەوەی سەداسی ئاژەڵەکانی ناوچەکە. پێرار مانگی سێ پێشبینی ئەومان کرد کە وشکە ساڵی ڕوو بدات راپۆرتێکمان بەرز کردەوە بۆ وزارەت بۆ ئەوی ئەو حاڵەتانەمانە هەمووی داڕشت کە ئەم ڕووداوی وشکە ساڵیە وایە کات ئاژەڵدەران ئاژەڵەکانیان بفرۆشن بەڵام هیچ کاردانەوەی لە بۆرێک قەیرانی ئابوووریۆنیان عنی وزارەتیش هیچ لە بەردەستیانە بوو بۆ هاوکاریکردنیان. وشکە ساڵێ لەوە نییە هەروەکو پاڕواایە سا من خۆم دوێکە ڕۆیشتین بۆ شوێنی حیوان گەرگین بۆ دوای شوێنی حیوانە لە شارە زۆر ئەو منتیق هیچ شوێنێک نە لەوە ڕێ و نەهیچێ و نە حکومەت یارمەتیمانە ئەوە چەند ساڵە ئاوشکە ساڵیە هەتا ئیسا حکومەت 10 کیلۆ خەلەی نەداینەتی وەڵام ئەگەر یای فرۆش یا گەرە بڕێ بۆ گەرمانی کوێستان چی لێ بکەیت وەڵا شارە زود مانگ شەژێ بچی سێژەوە لەوەرە خەلەیسا لێوە جارێ بۆ سێنوێ بۆ وێ هەتا مانگنەوە دە لە مانگەوە دێت تێ بزانێت گەرە کاودان دێت تا بزانێت چی ماوە سەرتی وەعز ئاوا بڕوات گەرمیان حیوانێتیان نامێنێت ساڵ ئەزای چۆنە ئیمساڵ تا بێکەمێتەوە ساڵ لە ساڵ بێکەمێتەوە نامێنێت ساڵ لە ساڵ بێکەمێتەوە تۆ ئیمساڵ بارانەوە لە ساتر حیوان چی پێەکەی مەجبورە یا بیفرۆشی نیان ناویدەی نامێت 3 ساڵ بەلێ ئێستا ئەم حیوانانە تۆی بینی 350 سەر حیوانەوە ئێستا 150 سەری ماوە ئەنی بزانە 3 ساڵ لە شاو ئێستا چێنێ فەرقی کردە ساڵ لە ساڵ بێدا ئابەزێت لەبەرەوە بەرخە مێنگەکەی تێ ناکەیت وەنێ مەسروفەکەیەوە ناتوانانی بەرخەی تێغی مێنگەکەی تێغی زیاو بکات
میانگەی تێناگەی ئەمە کەشی وردە وردە سەر ئەبێت پیرە بێت لێ فرۆشیت تۆ حیوان تێ نەکەی لێ دەرگەی کەمە بێتەوە مەسەلەوەدا ئەوەنە ئەرتۆ لە وەڕەکە بێ و کاوجۆکە حکومت کاوجۆکە و بداتیەوە هەرزانجۆکە و بداتیە تۆ لە بەروبوومەکەی میانگەی نافرۆشی بۆ خۆی بۆ مەسروفی خۆی. ئەمڕۆ بەشێک لە وڵاتانی جیهان بەدەست ئەو بێبارانیەوە دەناڵێنن کە لێکەوتەی گۆڕانکاریەکانی کەشوهەوان بەڵام مشکە ساڵی بۆ عومەر و هاوپیشەکانی تەنیا بریتی نییە لە دەستبەرداربوونی ئاژەڵەکانیان بەڵکو ناچارن گوندەکانیشان بە یەکجاری بەجێ بهێڵن ئەو گوندانەی دوای پرۆسەی کۆمەڵکوشکردنی ئەنفال لە دەستانی بەشێک لە خێزانەکانیان بە هەکبەیەکی وا و خەونەوە بۆی گەڕانەوە.